وەک وەفایەک بۆ زانا و کەسایەتی کۆچکردووی دەڤەری باڵەکایەتی مامۆستا سولێمان پیرۆمەری ماڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری بە ئامادەبوونی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان و وەفدی یاوەری و زانا و کەسایەتیەکانی دەڤەرەکە و بنەماڵەی کۆچکردوو مەراسیمی وەفایان ساز کرد. سەرۆکی کۆمەڵ ڕۆڵی مامۆستا سولێمان پیرۆمەری لە کاروانی ڕابوونی ئیسلامی بەرز نرخاند کە هەمیشە لێبڕاوانە و ماندوونە ناسانە کاری کردووە. من دۆستایەتی نزیکم لە خزمەتیدا هەبوو و تێکەڵیمان هەبوو و سەردانم کردووە چەند جار و چەند جار تەشریفی هاتووە. پێم خۆشە زۆر کە ئەم کۆڕ و مناسەبەتە بە بۆنەی یادکردنەوەی ئەوە ساز کراوە. ئەمن مامۆستا سەردان و هاموشەی کردوومە. مامۆستا پیاوێکی دنیا بەکەمگر بوو، پیاوێکی زاهید بوو، زۆر خەمی بە دنیاوە هەڵ نەگەر بوو بە پێوی کە من ئاگادارم. ماڵ و منداڵی هەبوو، 5 کوڕ و 7 کەس، ئینشاڵڵا هەمویان سەربەرز و سەلامەتن، خوای تەعالا زیاتر هیدایەتیان بدا، ئەوانیش و خزم و قەومی دیکەشیان. بەڵام مامۆستا دنیا بەکەمگر بوو، نەک دنیا نەویست. وشەی زوهد بە معنای دنیا نەویستی نییە، مرۆڤی موسڵمان دنیا ڕەفز ناکە، بەڵام دنیای لەلا کەم بوو وەکو دنیا بۆ خۆی کەمە. ئەگەر ئینسان ئیمانی هەبوو دنیا وەکو خۆی تەماشا دەکات، ئەگەر ئینسان ئیمانی هەبوو لەبەر خوا حەق بێژ دەبێت وەکو مامۆستا مەلا سولەیمان. زۆر هەمووتان ڕەنگە لە من زیاتر بەسەرهاتی مامۆستا مەلا سولەیمانتان لابن کە جاری وا هەبوو قسەیەکی کردووە بە قیمەتی خوێنی سەری خۆی تەواو بووە، بەڵام کە بە حەقی زانێ و گوتوویەتی تەماشای نەکردو خەڵک بەچی لێ ڕازی دەبێت، تەماشای کردو توێتی وەڵای من قسەی بۆ خوا دەکەم بۆ قیامەت دەیکەم، خەڵکیش بەڵێ پێی ناخۆشە و گوتوێتی منەوەی کە قەناعەتم پێ ئەوە دەڵێم و ئەوە دەکەم، واوی قەناعەتیشم پێ نییە هێز ناتوانێت پێم بکە. ئەوە هۆی ئیمانەوە ئینسان ئەوەی بۆ دروست دەبێت و پیاوێکی خۆراگر و سابیر بووە، پیاوێکی پش و درێژ بووە، پیاوێکی پش و درێژ و نەپساو بووە، زۆر کۆچ و کۆچباری کردوون لەملا بۆ ئەولا. بەڵام گرنگەوەیە کە وەکو خوا دەفەرمێ وەما بەدەلوو تەبدیلە، هیچ گۆڕانکاریان نەکردووە. هەر لە مەراسیمی وەفادا پەرتووکێکی تایبەت بە ژیانی مامۆستا سولێمان پیرۆمەری ناسێنرا و درا بە ئامادەبووان. لای خۆشیانەوە زانان و بنەماڵەی کۆچکردوو سوپاسی کۆمەڵیان کرد بۆ یادکردنەوەی مامۆستا سولێمان پیرۆمەری و ئەنجامدانی مەراسیمی وەفا بۆی. بەڕاستی هەر ئەوە لە کۆمەڵی دادگەری چاوەڕوان دەکرێتەوە دڵسۆز بێ هەروەها بە وەفا بێ بەرامبەر ئەندامان و بەرامبەر خەڵکی خۆی و هەروەها بە تایبەتر بەرامبەر زانایان، چونکە هەر ئەوەی لێ چاوەڕوان دەکرێ و هەر ئەوان بە شایستی ئەوەزان کەوا ڕێز لە زانانی ئاینی پیرۆزی ئیسلام بگرن. لێرە دووبارە زۆر سپاسی هەموو لایەک دەکەین، سپاسی یەکە بە یەکەی ئامادەبوانیش دەکەین، سپاس بۆ ئامادەبوونیان. ئاماز لەو مەراسیمە ئەوە بوو بەڕاستی ئێمە وەکو کۆمەڵی دادگەری ڕۆڵ و بەرخودان و وەفاداریمان هەبی بەرامبەر ئەو مامۆستا بەرزانێکەوە لە کاری سەحوەی ئیسلامیدا جێپەنجەیان دیار بووە، لە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتەکان جێپەنجەیان دیار بووە، بۆی ئەو زانە بەڕێزانەمان ئەو کەساتە بەڕێزانەمان لەبیر نەچن. واجبێکی ئیسلامیە، واجبێکی شەرعە، واجبێکی میلاتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم کە ئومەتی ئیسلام بە ئیمامەوە بە پێشەوانەوە جوانە و ئەمە وەفاداریەکە نوکردنەوەیەکە لۆ خزمەتی ئەم دینە جوانەی کە لە مامۆستایانی بەڕێزی ئیسلام لەبیر نەکرێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیەتی یەک لە نیشانەکانی ئاخری زەمانی ئەوەیە کەوا موسڵمانان بەداخەوە زۆر جار شاهیدی حەقەت مەکەن و شاهیدی نەحەقیش بە ئاشکرایی دەرئەبڕن. مامۆستا سولێمان پیرۆمەری لە ساڵی 1953 لە گوندی پیرۆمەری دەڤەری باڵەکایەتی لەدایک بووە. هەر لە منداڵیەوە نێردراوەتە بەر خوێندن و خوێندنی مەلایەتی تەواو کردووە. زانایەکی حەقبێژ و چاونەترز بووە. لە ساڵی 1970 پەیوەندی بە کاروانی ئیسلامیەوە دەکات و لەو پێناوەشدا تووشی ناڕحەتی زۆر هاتووە، هەر لە گرتن و وەشکەنجەدان و زیندانی تا ڕۆژی کۆچکردنیشی لە 3/7 2020 سەربازێکی ماندوونەناسی کۆمەڵی دادگەری بووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.